سڵاوتان لێبێت. ڤایرەسی کۆرۆنا هێشتا بەردەوامە لە توشبوونی وابکە کە خەڵکێکی زۆر لە جیهان هێشتا بەردەوامن لە توشبوونیان بەم ڤایرەسە. بەمەوە نەوەستا هەستا گۆڕانکاریەکی بەرچاو یان گۆڕانکاریە کە ڤایرەس ناسەکان پێی دەڵێن سیگنیفیکانت، واتە گۆڕانکاریەکە ئەم جارەیان زۆر شتی تایبەتی تێدا گۆڕدراوە، وای لێ کردووە کە ڤاریەنتێکی نوێ یان بڵین زنجیرەیەکی نوێی لەگەڵا دروست بوو کە ئێمە لە بەرنامەکانی پێشوا باسمان کرد، کەواتە وەکو ڤایرەسەکە ئەگەر پێتان بڵین ئەو هێشتا بەردەوامە، بەڵام هەندێک پرسیار لە ئەنجامی توشبوون بەم ڤایرەسەوە کە چەندەها مانگە خەڵکان توش دەبن بەردەوام پرسیارەکان زیادە و زیادە دەبن. هەندێک کەس هەیە دەپرسێ ئایا ئەگەر هاتوو من کۆڕۆنام توش بوو بێ جارێکی تر توشەبینەوە، ئەوە چەندی جار قسەی لەسەر کراوە کە تا ئێستا ناتوانرێ دیاری بکرێ تا چەند ئەم بەرگریە دروست دەکات، بەڵام ئێمە دەیکەینە پرسیارێک و ئاڕاستەی میوانەکەمانی دەکەین. هەروەها باشێک لە خانمان دەپرسن من ئەگەر هاتوو فیلەرم کردبێ ئەتوانم ئەم ڤاکسینە وەربگرم ئەگەر گەیشتە کوردستان، بۆ ئەمەش وەڵامێکی تایبەت بە هەمان شێوە وەردەگرینەوە. جگە لەوەش ئەگەر هاتوو سیر بکەین ئێمە ئێستا لەخوا بە زیابێ ڕێژەکە لە کوردستان کەمە، بەڵام ئەگەر تەماشای وڵاتانی دراوسێمان بکەین هێشتا ئەوان ڕۆژانە ژمارەیەکی زۆر خەڵک تووشی ئەم ڤایرەسە دەبن. هەندێک دەنگۆی ئەوەش هەیە و هەواڵی پشتڕاستکراویش هەیە کە وڵاتێکی وەکو تورکیا زنجیرە نوێیەکەی پێگەیشتووە و کەسانێک هەیە تووشی ئەم ڤایرەسە بوون. ئەم مەترسیە چۆن ڕێگری لێ دەکرێت و ئایا ئەگەری ئەوە هەیە کە ئەم زنجیرە نوێش ڕووبکاتە هەرێمی کوردستان؟ مە زیاتر وەڵامەکان گرنگی پێدەدەین، پرسیارەکان وەڵام دەدەینەوە لە ڕێگەی میوانداریکردنی بەڕێز دکتۆر هیشام زاخۆیی کە ئەو پرۆفیسۆرە لە بواری ڤایرەس ناسی و لە هەمان کاتە پزیشکی پسپۆڕە. دکتۆر جان دووبارە ئێوارە باش. ئێوارە باش و سەرێ ساڵێنی لە جەنابتان پیرۆز بێت و لە هەمی کارمەندانی تەلەڤیزیۆنی 24 کوردستان و لە هەموو خەڵکی کوردستان. زۆر زۆر سپاس لە جەنابیشت پیرۆز بێ و لە تەواوی هەرێمی کوردستانیش ئینشاءڵڵا ساڵێکی خێر و خۆشی بێ و هەواڵی خۆشی تێدا بێ دەبارەی لە ناوچوونی ئەم ڤایرەسە. دکتۆر جان با سەرەتا بۆ دەست پێ بکەین. ئەم ڤایرەسە ئێستا شێوازی بڵاوبوونەوەکەی هەستی پێ دەکرێت لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر جیاوازە. بێگومان پێشتر هەر بە خۆت باست لە سیفەتە نامۆکانی ئەم ڤایرەسە کردووە، لەوەی کە تەوەقوع ناکرێت چی دەکات چی نەکات. ئەوە بوو پێش چەند ڕۆژێک لەم و پێش باسی زنجیرە نوێیەکە یان ڤاریانتە نوێیەکەی تریشمان کرد. ئێستا دەربارەی ئەوەی کە ئەم زنجیرە نوێیەوە بەردەوام بڵاو دەبێتەوە، ئایا هیچی تازە هەیە لەسەری؟ ئایا ترسناکیەکەی زیاترە یان تەنها بەس گواستنەوەکەیەت؟ بەڵێ جەناوی دکتۆر، هەر لە پێش دەستپێکی ئەف بەلاوبیناوی ڤایرۆسی مە دیار کرد کە ئەف ڤایرۆسی هەنێ جۆرێ سنگل ستراندد RNA ڤایرۆسە. ئەف جۆرێت ڤایرۆسا هەنێ وەختی بەلاوەت بن هەر بەردەوام گۆڕین الڤان ڤایرۆسا تێتاکردنێ و هەندێک تەفرە الڤان ڤایرۆسا تێتاکردنێ ئەف تەفرێت هەنێ پشێوەکی جێواز چێت بن یان هەندێک تەفرێت جدا چێت بن گۆڕین تێتاکردنێ یان هەندێک جەها لادان تێتاکردنێ هەندێک جینا ئەمت بژنی دلیشن. فأف فيروسات هني أف جوريت فيروسات تازة أفا أمد بيجني فاريانت أفا قالك جورش فان جورا بلا وبين هرج دست بيكا فيروس ايكش وهاني حتى نوكا هر جارك أف طفركش في فيروس درد كات زانستا تو جينوات تو زكي مطرسي زيادات كرن حتى هستك دماهي كبشتي هنجي ديد كو چو مطرسينينن و هر بردوام بین سر رنمایت خو. بله اوش نزیکی لیوا هیوا 10 و حتی تقریبا دسپیکا هیوا 12 اف جوره ویروس او امد بجنی B117 الباشور بریتانیا درکت و بلا و بی حتی که همی بریتانیا گرتی و ما ترسیک چیکر که اف ویروس هنی طفرک هاتی کرنن و اف طفره هنل دو سه جهه هاتی کرن بس بطایبات الجهه که هاتی کرن اف جهه يعني برپرس بو داخل بينا فيروسي بو نافلش بشري او جي امد بجنه سبايك بروتين اف طفره هنه طفره كي قالك مازن نبي بل تشكر كو اف فيروسي هنه امد بجنه ار فاكتوري
آن ژماره بلاوبیناوی اش 0.4 حتی 0.8 زیادتر بی اش ویروس نورمال اوه بره نوکا بلاوه بی اش برهنده 40 حتی 700 بلاوبیناوی زیده بی فاف ویروسی هنه تکلی ویروسی یدی بی و گلک کس توش بین چید بتن اگر وی ویروسی جبت و چید بتن هر الباشور بریطانیا کل نزیک کریسمسی خلق پیگیری برنمایت پارستن نبین و گلک تکلی ها تکرنه فهر دو جورت ویروس ها تکل بین و زیادتر خلق و توجی وی ویروسی بین و داخل نخوشخانه بین و بارک گران سر سیستم تندرستی بی و هر اف ویروسش بریطانیا بلاوه بینو که حتی تقریبا نزیکی 3 دولتا بله خوشبختانه اف ویروسی هنه دیاردینه که مطرسیه که زورتر هیچ زیده بلاو بینه که نه نشان جدا جداش ویروسی بره دیار بینه و نه ریجا برنه زیده کریه شید بره و حتی نوکجی همی زانست مکمن که اف واکسینت موجود اف واکسینه ها کارتا کرنه که باش ده سروان جورت ویروس ها هبتن و هر وساجی او کسی تجبری نوکه توشی وی ویروسی بین اف ویروس تازه یعنی وان توش بین ناکتن هر توی دمیده جوره که دی ویروسی الباشور افریقیا درکت و نایجیریا درکت و هر وسا امد بینین وان روژا او جوره ویروسی جی گشته ولایتی تیگر تو امریکا الکلورادو هاتا تومار کرن الکالیفورنیا هاتا تومار کرن الفلوریدا هاتا تومار کرن حتی اف کسی توش بین دیار بین که اوه تنه نهاتی بریطانیا فاوه دیاره که اف ویروسی هنه بردوام خودگهورت طفره بو چید بد داخو خلاص کتن ویروس جید وید بجیتن اگر ویروس چوت نافلشه کده و سیستم برگری اف ویروس کشت اف ویروس بردوام نابتن فاف ویروس هنه هنده کسا توشد بد او کسی امیونیتی آوانه آن برگری آوان لاوازه ترین تخارت نافلشت وانده خوب هزت کتن و درد کفتن بجورکش وان جورت طفرا او امد بجنه واریانت بله باشە دکتۆر جان ئەدی لەسەر ڤاکسینەکە ئەو ڤاکسینانی کە ئێستا ڕۆژانە کۆمپانیای نوێ و بەوەی بەم هەفتەی پێشوش کە لە ئینگلترا ڤاکسینی ئەسترازێنیکاش بۆ ناوخۆی بەریتانیا قبول کرا و ینی ئیشی ڕێگەی پێدرا کە بەکار بهێنرێ بۆ هاوڵاتیان هیچ جیاوازیەکیان دۆزیوەتەوە لەگەڵ ئەوەی کە بۆ نمونە خوانەخواستان ڤاکسینە ئیش نەکە هیچ شتێکی تازە هەیە چکە دەمەوێت ئەگەر ئەم وەڵامان بدەوە بۆی بچینە سەر پرسیارەکانی تریش. بله براستی جناب دکتوری يعني جهان حمیه امید وانا بو کو کنترولا و پتایه کو بگهتا ریجا برگیریا کومل الگل نزیکی اوه پتر 6 میلیون کس توش بین امید خلقی امید جهان دو واکسینن واکسین استرازینیکا ان واکسین جانسن ان جانسن واکسین مدرنا آن واکسین فایزر بایونتیک اف ویروس اف واکسین تنه بهایوانا گرانه و لوجستی وانا و گهاستن وانا گلک زحمته فاسترازينيكا يعني بهاي گلك ارزانه 2 حتى 3 دولارانه ومروف شيتن الشجه نورمال بمروف حفظ بكت ولوجستياوي صانهي ترى اجبر هندي امد بين انه كجهان نزيكي 3 مليار ونيف جرعه استرازينيكا يتحجز كرين او منظمه كوفاكس يا WHO پسند کری همی باره که اف واکسینه واکسین استرازینیکا بتن و واکسین استرازینیکا وک واکسین دی بدو دوزات تبکار اینانه بلش همی گرینگتر اگر دماهی که هیوا دوده واکسین جانسن ان جانسن ها تا پسند کرن اف واکسینه ها جوازش واکسینت کو یک دوزه د ئێتەبکار ئینانێ زۆر باشە دکتۆر جان ئەگەر لەسەر ئەوە پرسیار بکەین هۆکار چییە بەشێکیان دوو دۆزە دوو جاروەری دەگرن وەکەوەی کە جەنابیشت ئاماژەت پێکرد جۆنسن ئەن جۆنسن ئەو بەتەنیا یەک جورعە بێ بله
جونسون ان جونسون تكنيكو شكلنا في فاكسيني جوازش تكنيكو فاكسينات مودرنا وفاكسينة فايزر وبايونتيك حتى جوازش استرازينيكا افي فاكسيني توتال دي ان اي يبكار ايناي والسربك تركي او جي كومن كولد شمبانزي فيروسا بشتهاتي بشواكي وراثي هاتي كم كرن كم هست كرن الفاكسينه هاب في ماده وراثي يا كامل يا دي ان اي تشتت نفشانه بشري ده و برگیری کاب تند و بر دوامت اینت نوکی استرازینیکا نوکی مدرنا و وایزر ام بایونتیک اوی پارچکش مسنجر آر این آی بکار اینای و حتی استرازینیکا پارچکش جین سپایکی بکار اینای بو وی واکسینه لورا امد بیجی که جونسون ان جونسون یک دوز بکار اینن بینما واکسین دی و جماروان تقریبا قالك اغلبه الفاكسينات نوكاهاتي نپسند کرن و اویت الریکی بین پسند کرن همی ابدو دوزاتین بکار اینان باشە پرسیارەکە لەوەیە ڕاستە تا ئێستا نازاندرێ بە تەحدید چەند بەرگریەکە دەمێنێتەوە بەڵام ئەوەش نەزاندراوە پاش وەرگرتنی ڤاکسینەکە بە چەند بەرگریەکە دروست دەبێ؟ بله اگر ام بین سحکینه اگر یک توشی ویروسی ببتن جوره که برگیری چید کتن امد بجنه ناتشورال اکتیو ایمیونیتی اف ناتشورال اکتیو ایمیونیتی اش میکروبه که بو میکروبه که جوازه اش ویروسه که بو ویروسه که جوازه اغلبه ویروس توشی سیستم هناسید بن اوید هنه برگیری آوان ندون دریجه چند هی وکا حتی ساله که وسط مینن پشتی هنگه ورده كيمت بن برگریاوانا الفيدر كي بكار اينانا فاكسين جوازة اشتوجبينا في فيروسي فاكسين جورا كي اكتيف اميونيتي چيت كتن چوك بريكا درزي كي اف فيروس اكراس بچتت ناف خوينه دا الجل سيستم برگري كنتاكت بت فجورا كي اميونيتي بيستر چيت كتن اگر تتوشي فان فيروسا بي بريكا سيستم هنا سايلا فاول بدر که جوازتنا بین هر دو کادیا فاگر جرعه فسیستم برگیری همشین بیجین سیستم برگیری قطابخانه یا اف قطابخانه هنه قناغ بود وین و کاد بود ویتن فمثلا کس ناچه بتن بجت زانکوه اگر قناغ آماده خلاص نکتن بله فوقتی تو دوزا ایکه بدی اف دوزا ایکه سیستم برگیری پیزد کتن دست بگت آگادار دبتن جوره که برگیری چید کتن اف برگیری ها نتوتلا چید بت حتی 500 حتی 600 فاو کسی جرعه که تنی ورگیرتن جرعه دوی ورنگیرتن چید بت پشتیما وکه جاره که دی توشی ویروسی ببتاوه فلورا ام پیوستی جرعه دوینا که پشتی 3 هفتیا ام پشتی 4 هفتیا دا اف سیستم برگیری تایبت میموری سیل حاضر بن و آماده بن دا پشتی جرعه دوی جب هفتیه که دوی هنگ سیستم برگیری دی حاضر بد دی آماده بد میموری سیل ده بتن داوی کسی بپارێزتن زۆر باشە کەواتە ئەوەی جۆنسن ئەن جۆنسن یەکسەر مەرحەلەکە دەباتە ئەوەی زانکۆی چونکە زانیاریەکان ڕاستەوخۆ دەداتە خانەکان ئەگەر پرسیار لەسەر ئەوە بکەین منداڵ لەم هاوکێشەیەدا چیە لە هاوکێشەی ڤاکسین منداڵ ڤاکسین وەربگرێ یان ئەگەر بۆ نمونە ئەگەر کەسانی پێگەیشتوو لە کۆمەڵگا وەریگر پێویستەکان منداڵ وەری بگرێ بله جناب دکتوری به واکسینا مندالان نشد جهان کنترل و پتای توتالی بکتن چونکو مندال ایک سرپینجینا توتال بشریت تقریبا نوکا 73 میلیون مندال یل جهان هاین اف مندالت هنه پیوستی واکسینه نه وکی امتزانین مندال حسانات دیجی کرونا ویروس نینه بله چید بتن سیستم وانی برگیری نشانت ایشه کم ببن ما ترسیل سروان نبن برات هر وقت دا اف مندالت هنه اتشین وی ویروسی و گوهیزن بله نوکت وی وقتی دا اولویت واکسینه بوان کسانه اف کرست ما ترسیه دا اف کسان عمریتوانا مزن اف کسان ایش دوم دریج هین
او بجني ادلت ايج بس حتى نوكا شركة موديرنا وفايزر ام بايونتيك وقالك كومباني دي هيش نوكا دس بيكرين ترايلا فاكسيني بومندالان وقناغا ايكي دس بيكرين السرجيانا ورا كابزانن كا چند دوز بيتويا وكا كمية دوزي چنده نفسي ادلتية يا مزنانه وچند جرعه بيدويت وامش بير نكين سيستم برگري يه مندالان جوازش يه مزنان يعني اگر فاكسينه كي تبدي مندال تفاعل القلبي فاكسينات كت بهستر وبتندر فاف فاكسينه نو كان موجود اگر ام بدينا مندالا ادويت بت زيانه كمازن السيستم وان البرگري بكتل وان بكتن بل لا محاله دماهي في سال ده ادبينم كو اف دراسات تاني اجبري سالا اكاديمي یا کتابخانه بو سال 2021 دست بکت پیتوی واکسین بو مندالا هبت و اف واکسین هنه در سرسه قناغا بد قناغا ای که اش 18 حتی 16 سالیه قناغا دوه 16 حتی 6 سالیه قناغا سیه 6 و کمتر دیبتن كواتە عنی ئەمە هیچ مەجالێک نییە بۆ ئەوەی کە ینی منداڵ ڤاکسین وەرنەگرێت زۆر باشە لەگەڵ هاتنی ڤاکسینەکە پرسیاری تر هاتۆتە ئاراوە بابەتی تر وروژێنراوە بۆ نمونە چەند ڕۆژێک لەمەوە بەر دەربارەی ئەو مادانەی یان ئەو پێکهاتانەی لە فیلەر و لە ئامرازەکانی جوانکاری بۆ خانمان بەکاردەهێنرێ گوایە ئەگەر هاتوو کەسێک فیلەری هەبێ لە ناو بەشێک لە جەستەی ئەگەری ئەوەی هەیە ئەم ڤاکسینە زیانی پێ بگەێنێت هۆکارەکەی چییە ئەگەر وابێت و بە چ میکانیزمێک واکە دکتۆر جان بله بخو فيلار كرستكي شل سيليكونه بكارتينن بونشتگريت جوانيه اف فيلار هني كو وقت تشتت نافلاش مروفي دا بتن چه تفاعل گلشی نبتن بله اشتوجي نوید برينوكا اف كست فيلار هاين اگر توجي فيروز انفلونزا بين آن توجي فيروز سرمایه بين اوید هنه گلک شوانا جورکی تفاعل القلبی فیلاری چید کتن ورماندن و حساسی بوان چید بد اوه هاتی دوکیومنت کرنش بری کو ویروس کرونا بید بله پشتی بکار اینانا واکسین ابتایبت مدرن واکسین چند کسک اف ایشا بوان چی بی کو ریاکشنک تفاعلکی نوعک جور حساسیه و ورماندن بوان نافچاوتوانا چی بی بله اوه وسامه ترسی نبی پریکاب کار اینانا ستیرویدی و درمان دیجی حساسیه وکی الرمین کنترل ها تکرنه لورانو که هندک ریکومندیشن در کتنه تایبتش لای FDA و که اف کسیت هنه اوید ناچه بد فیلاری تو بکار بینی الا 2 هفته پیش تو واکسینه ور بگیری و تناف بینا دوزا ایک و دوزا دویجی نابد فیلاری بکار بینی و پشتی دو ماهی که دوزه دوی واکسینه ب 2 هفته یا چید بتشنی فیلاری بکار بینی فاوه جوره که ریاکشن مناعی چید کتن و بهستت کتن اف فیلاری هنه بله چه ما ترسی وسا حتی نوکا نبیه و هاتیا کنترول کرن زۆر باشە کەواتە بیرۆکەکە تەنها لەوەندەیە کە ئەگەر هاتو ئەو کەسانەی ئەم مادەیە لە جەستەکەشیانە هەبێ فیلەریان تێدا هەبێ ئەو سلیکۆنە هەبێ ئەگەری ئەوەی هەیە تووشی ئەم جۆرە لە هەستیاری و حساسیەتە بن بەڵام بە هەمان شێوەی هەستیاری و حساسیەتەکانی تر چارەسەری هەیە تەنها لە بینی دۆزەکانە نابێت بەکار بهێنرێت زۆر باشە کەسێک هەیە دەپرسێت دکتۆر جان دەڵێ من کۆڕۆنام گرتووە ئەم پرسیارە بێگومان پێشتریش لەوانەیە وەڵامی درابێتەوە بەڵام لەبەر ئەوەی بابەتێکە بابەتەکە زۆر جار ینی دەوروژێنرێتەوە بە پرسیاری دەربارە دەکرێت بۆ نمونە دەڵێ من کۆڕۆنام گرتووە ئایا ڤاکسینەکە وەربگرمەوە یان نا و ئایا هیچ زانیاریەک هەیە تا ئێستا پێمان بڵێ ئەو کەسەی کە بە سروشتی یان بڵێن خۆی کۆڕۆناکەی کە لە ڕێگەی هەناسەدانەوە وەرگرت بێ ئێستا پێویست بکاتەوە کۆڕۆنا یان ڤاکسینەکە وەربگرێتەوە یاوە خۆت پارێزراوە بێت تا ڕادەیەکی زۆر بله وكي جنابتا قوتي كو اف فيروسيت هنوسي تايبت او 4 كورونا فيروس يت
مهین سرمایه چید کن اف ویروسیت هنه همی پک و کجوره که برگیری بردوم چه ناکد بو چند هیوکا چید کن بو ما وکی کن پشتی هنگی وانشت نامینتن بله اگر ام بین سحکینه کو اف مناعتا هنه الگلوان ویروسا تایبت ویروسا کرونای ام همی مزانیش دست پیکا پتای حتا نوکه که ما دائما تقول هشتی حتا نوت الصده اف کسی توشد بن یا نشان نینن یا نشانت سوکت هاي وهندك شوانا 10 صدى 15 صدى اف اشد جرام بو تشيد بين وتكتنات مطرسيه ده خو سيستم مناعي اگر فيروسك بت ام بكتيريا بتن هندي بهستر كنت اكل جلشي بكت برجريا هني بهستر بت وبدوم ترد بتن فلو رأزت بينم كو افكسيت توجي فيروس كورونا يبين وتوجبونا وانا بهز نبي یان بینی شامبی اوانا هیچ سیستم مناعی بتونینه اوید هنه چید بد بماوی 6 هیوا 8 هیوا ساله که اف برگیری وانا نمینتن و چید بد تمطرسیه دابن جاره کادی توش ببنه با اما او کسی دین اوید مثلا مطرسی توجی ویروسی بین و سیستم برگیری اکا پیز وان چی بد اوید هنه الویدر که وکی امد بیجین بکیفا خونه چید بد واکسینه وگرن آن واکسینه نوگرن بس انک من كايك شارزا ات بوري برگریه ده از بینن که اگر مرو واکسینه ور بگرد حتی اگر توجی ویروس کرونا به بتجبری نوکه اگر در فتح بت باشتر هایت که اف واکسینه ها پریکا وی درزیه و نپریکا سیستم هنازیه فا دی سیستم مروویه برگریه پیستر کتن و اف برگریه هنده یا واکسینه ولو حتی نوکه ندیاره که دی ساله که میند بس گلک توجی نواد بجن احتمالا اوش ساله که پترتر بمیند احتمالا 4-5 ساله بمینتن الفيدر كيف أزد بينم كو أو كسي كورونا هاتيه بطيبت أو كسي نشانة وان سفك بين أجر ورقنن باشترا إيش نورقنن دکتۆر جان زۆر سپاس دەکەم زانیاریەکانت بۆ ئێمە زۆر بەسوود بوون ئازێتیش دەدەین جاروبار ئاها بە پرسیارەکانمان بەڵام شێوازی دەربڕینەکەی جەنابێت بەڕاستی بۆ ئێمە زۆر دڵخۆشکەرە و زۆر سپاس دەکەین کە ئەم شەویش لە زاخۆوە بێزارمان کردی و ئەزیەتمان دای دکتۆر هیشام یوسف کە جەنابەت وەکو پرۆفیسۆری بواری نەخۆشیە گوازراوەکان و ڤایرەسزانی زۆر سپاس دەکەین. زۆر سۆپاس جەنابی دکتۆر ئامادەمە زۆر سپاس زۆر مەمنون. ڤایرەسی کۆڕۆنا چەندین مانگە هەموو جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە کەسانێکی زۆری بەواستەی ئەم ڤایرەسەوە برد لەگەڵ خۆی کێشەی کۆمەڵایەتی و ئابووری و تەندروستی و هەموو ئەو شتانەی بۆ زۆربەی زۆری دانیشتوانی گۆی زەوی دروست کردووە تەنانەت ئەوانەی کە ڕۆژانێک لە لوتکەی سەرکەوتنا بوون ئێستا لەوانەیە بەهۆی ئەم ڤایرەسەوە بارودۆخی تەندروستی و ئابووری و کۆمەڵایەتیان تێکچوو بێ یەک لەوانە لیخ فاونسا کە لە مابینی ساڵی 1990 هەتا 95 سەرۆکی پۆڵەندا بووە براوەی خەڵاتی نۆبڵ بووە لە ساڵی 1983 ئەم کابرایە بێگومان بەهۆی ئەو دەسەڵاتەی هەیبووە یان پێشترێک وەکو زانایەک و وەکو کەسێک کۆکو چالاکوانێک کە دژی یەکێتی سۆڤێت کاری کردووە خەڵاتی نۆبڵی وەرگرتووە لەسەر وەزعێکی مەعیشی و باروگوزەرانێکی باش بووە بەڵام ئێستا ئەم دەڵێت من کۆڕۆنا ژیانی لێ تێکداوم کۆڕۆنا وای لێ کردووم و کوردیەکەی خۆمانەڵێ هێناومێتێ سەر ساجی عەلی من بەم تەمەنە 77 ساڵیەوە ناتوانم دیارەک بکڕم بۆ سەری ساڵ بیدەمە یەکێکی تر ئەوەندە بێپارە و بێوەزع و بێحاڵم کەواتە ئەم بە شێوازێک بارودۆخی ئابووری تێکچووە کە کار گەیشتۆتە ئەوەی گلەیی لە خێزانەکەی بکە گلەیی لە ژنەکەی بکە بڵێ نایڵێت یەک شت دەستی بەمێ یان نایڵێت یەک شت بکڕم یان نایڵێت تەدەخولی یەک ئیشی بچووکی ماڵەکە بم کەواتە کەسێکی وە بەدەست کۆڕۆناوە ناڵانوێتی و وای لێ هاتووە دەڵێ کۆڕۆنای نوێ ژیانی گۆڕیم بەڕادەیەک ناتوانم دیارەک کڕم بۆ سەری ساڵ گیرفانم بەتاڵە و یەک فلسی تێدا نییە هیوادارین ڕۆژێک لە ڕۆژان ئەم جۆرە وتە و ئەم جۆرە حاڵەتانە هەمووی چاک بێتەوە و بیکەین بە خۆشی پێکەنینێک کاتێک کە باسی دەکەین ئەوەی دەربارەی نەوە نوێیەکەی کۆڕۆناش هەیە
پێتان بڵێم تا ئێستا نەسەلمێنراوە لەو مەترسی دارترە لەو خراپتر ئەبێتە هۆی گیان لە دەستدان تەنها و تەنها وەکو دکتۆر هیشامیش باسی کرد خێراتر ئەگەری هەیە بڵاو بێتەوە کە خێراتر بڵاو بووە ژمارەیەکی زۆر خەڵک تووشە بێ کە ژمارەیەکی خەڵکیش زۆریش توش بوو بێگومان گیان لە دەستدان و پڕکردنەوەی قاوشەکانی ناو نەخۆشخانەکان زۆر دەبێتەوە کە ئەمە ژوامان لێ دەکات دووبارە کەسانێکی ئازیز لە دەست بدەین بەڵام سەلمێنراوە کە ڕێگاکانی خۆپارێزی هەر هەمان ئەو ڕێگایانن کە بۆ نەوەی یەکەمی کۆڕۆنای نوێ بەردەست بوو ئەویش دوورکەوتنەوەی قەرەباڵغیە و دەستشوشتنمانە و لە هەمووی گرنگتریش بەستنی ماسکەکان هەموو لایەکتان تەندروست خواتان.